دووەم شت چییە؟ دووبارەکردنەوە بەبێ بێزار بوون. ئەوسا مایکل جۆردن ئەوەی بەتەڵی سەلمە پێڵم چۆن بوو بێت ئەڵێ شکستم خوارد تا سەرکەوتوو بوو. کەس نییە یعنی ئەوەنە خۆش شانس بێ ئەمڕۆ سەرکەوتنی یەکسەر بەدەست بێنێ یەکسەر شتێ بکا سەر بگرێ. بۆیە ئەکرێ تامانێکی کە فاشیل بی دوانی کە سیانی کە چواری کە پێنجیکە حتا چل ڕۆژەکە شتی لەبیر بچێتەوە سەگەکەی کورە تێگەی تێناگەی لەبیر نا هەر بەو هیوایەوە بەو قەناعەتەوە هەوڵ بە کە تۆ مێشکت داگرسە چل ڕۆژەکە و بەسە بۆی یەکەم. کەواتە نازانین کی ئەبێ بەڕێزان گرنگەوەی هەر دەقێ ببێ گۆڕانکارەکە دروستە بێت وە بێخەم بە هەرێ بێت ینی هەر ئەبێت چکە تۆ زێنیەن ڕۆژێکە داناوە ئەڵێ ئەوە ئاخر جار ئیمتیحانی سەری ساڵە مێشک خۆی شتەکە ڕێگە خەت هیوا هەیە زووتر شتەکە یا بەدەست یا توێ زێدرن بەڵام بێخەمن پێش وەختەرە یا بەدەستەوە. کەواتە دووبارەکردنەوە بەبێ بێزار بوون. پێناسەیەکە 10,000 و تووتەتەوە و سعی نووسی کەچی دوای هەر نایزانیت و یا دگەشت خوێن دۆ تەمرینشت بکە. بێتاقەت مەبە دووبارەی بکەرەوە چونکە ئەمەی کە تو ئاواو لێت لەوە ئەچێ ڕۆژی ئیمتیحان ئەمە بێتەوە بیزانی ئەوەی کە یەکەم دەقە لەبەرێ کرد ئەو لەبیر بچێتەوە ئەو کاتە. کەواتە پشت بەو شتانە ببەسە کە یەکسەر ئەیڵێیت و نایزانیت و مەجبوری خەیاڵی بۆ بکەیتەوە و مەجبوری بینوسیتەوە. هیوا هەیە ئەڵێ من لەو دەقامی لە بەڕێزان لە پۆلی 12 کچێ لە گروپەکەماناوە یعدادەکەی ئێمە پۆلەکەی ئێمە کچیتیا بوو. اینجا ئەم کچە ئەوەڵی ساڵ زۆر معجەب بووین پێی لە تەحزیرە هەڵ ئەسا هەموو بابەتەکەی ئەوتەوە ئەدەبی کوردی مێژوو ئابووری یعنی تەسەوری ناکرد نوقتەی ناپەڕە. باوەڕکە لە ئیمتیحانە سەیرم کرد ئەگری هیچی لەبیر نەما بەرج نییە وا باش بی وا بزانی ئەوە تەواو پێرفێکتە نانە هیوا هەیە وەکو تەلی باریک وایە بە ئاسانی گەرمە بە ئاسانی سارد دەبێتەوە. کەواتە کاتێ شت لە بەرەکەی وا مەزانە ئەگەر شتێ لەبیرت چوویە و تۆزێ قرس بووی تر ئەمە ماڵی وێران بووە نە بەعزێ معلومات هەیە وەکو ئاسنی قایم وایە تۆزێ درەنگ وەریەگرێت بەس زۆر درەنگە یاتەوە گەرمی کە سار ناگێتەوە. لەبەرەوە دووبارەکردنەوە بەبێ بێزاربوون لەم دەقەوە بڕیاری لەسەر بە دا پێناسە و لەبەر کردووە بەیان لە خۆتە پرسیتە و چواریان نازانی هەمتر لەبەر یەکەیتەوە هەمتر بەیان وازردی سەندانێکیان هەیە نایزانی کورە حال هەموو جارە لەبەر یەکێر نایزانی سار مەبەرەوە بڕیار بە بڵێ کورم ئەگەر تا ڕۆژی ئیمتیحان لەبیر بچێت منە لەبەر یەکەمەوە. ئەم ڕۆحیەتە بۆ خۆ دروستکە ئەم ڕۆحیەتەیە تۆ ئەیبەیتەوە گرنگ بردنەوەیە گرنگ ئەوەیە تو ئەلاخیرە ئەیبەیتەوە بەم ڕۆحیەتە ئەیبەیتەوە.